ڕۆژی ڕابردوودا پەیامی 4 سیاسەتمەدار و پارێزەری ئەوروپیمان بۆ بڵاوکردنەوە کە لە کۆنگرەی هەشتەمی پێدا لە برۆکسلی پایتەختی وڵاتی بەلجیکا پێشکەشیان کردبوو. ئێستش پەیامی ئەندام پەرلەمانێکی دانیمارکی و بەرپرساوی ڕێکخراوی نێودەوڵەتی پێشکەش دەکەین کە بە گرنگەوە باس لە ڕەوشی ئێستەی ڕۆژهەڵاتی ناوین و ڕۆڵی کوردان دەکات. ئەندام پەرلەمانی دانیمارک بە نوێنەرایەتی لە هاوپەیمانی سوور و سەوز سۆرن سوێدر لە پەیامەکەیدا بۆ کۆنگرەی هەشتەمی پێدا ڕایگەاند پاشەوەی لە کۆنگرەکە دەگەڕێمەوە بە ناوی فراکسیۆنەکەمانەوە پێشنیارێک لە پەرلەمانی دانیمارک بەرز دەکەینەوە و تێیدا داوای پشتیوانی مرۆیی و پشتیوانی دیکە بۆ ڕۆژاوای کوردستان دەکەین. هەروەها داوا لە حکوومەتی دانیمارک دەکەین کە فشار بخاتە سەر تورکیا بۆ ئەوەی چیتر داگیرکاریەکانی بۆ سەر ڕۆژاوا و هەر شوێنێکی تر ڕابگرێ. ئامادەکاریش دەکەین بۆ ڕێخستنی ڕۆژی جیهانی کۆبانەیە لە 1 مانگی 11 ئەم ساڵ. لایخۆشیەوە بەرپرسی ڕێکخراوی لووتکەی دنیای نوێ یونەستاڵ بە کوردی ڕۆژباژی لە ئامادەبوانی کۆنگرەی پێدەکرد و ڕایگەاند ئێمە لە کوردانەوە ئاشنا بووین بە چەمکی کۆنفیدرالیزمی دیموکراتی دیاردەیەک کە عەبدوڵای ئۆجەلان وەک دیموکراسیەکی بێدەوڵەت باسی لێوە کردووە و دیشیەوان سەردانی ڕۆژاوای کوردستانیان کردووە لەوێ ئەکادیمیای نوێیان بینیوە کە دامەزرێنرابوون وەک ئەکادیمیای ستار لە ڕمێڵان ئەوان ناوەندی نوێی کللتوریان بینیوە وەک دەفچاند کە لە هەموو گوند و شارێکی ڕۆژاوای کوردستان دامەزرێنراون. ئیتر تێگەشتن کە خەباتی ڕۆژاوات تەنێ خەباتێکی سیاسی نییە بەڵکو خەباتێکی کولتوریشە خەباتێکە بۆ گۆڕینی زیهنێت. لە کۆتایی پەیامەکەیدا یونەستاڵ ڕایگەاند بە کورتی لە ڕۆژاوات دنیایەکی نوێ بنیاتنراوە و ئێمەش زۆریان لێوە فێر بووین. ئاشکراشی کرد کە ئەوان ئێستا لە ئۆسلۆی پایتەختی نەرویج لە ناو هۆڵی شارەداری و شارە پەرلەمانێکی کاتی ڕۆژئاوای کوردستان ساز دەکەن و وڵاتانی جیهان بانگێش دەکەن بۆ سەیری ئەو پەرلەمانەی ڕۆژئاوای کوردستان.